لە درێژەی کار و چاڵاچەکانمان وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی ئەمڕۆ هەستاین بە ئەنجامدانی ئێوارە کۆڕێک بۆ بانگخوازی دیاری کوردستان بەڕێز مامۆستا دلێر گەرمیانی کە ئەم کۆڕە بە بۆنەی نزیکبوونەوەی مانجی پیرۆزی ڕەمەزان بوو. لەم کۆڕەدا مامۆستای بەڕێز بە دوور و درێژی تیشکی خستە سەر حکمەتەکانی واجببوونی مانجی ڕەمەزان و لە ناویاندا کە دیارترین حکمەتەکان بریتیە لە تەقواوە بە دوور و درێژی باسی لە تەقوا کرد و شێوازەکانی تەقوا و پارێزگاریکردنی ڕوون کردەوە. ئەوەی جێگای خۆشحاڵی بوو ژمارەیەکی بەرچاو لە مامۆستایانی بەڕێزی ئاینی دەبەرەکە و لە خوشکان و برایان ژمارەیەکی زۆریان ئامادە بوون و بووە جێی ڕەزامەندی تەواوی ئامادە بووە.